تجي کۆمەڵێ سووەری هەیە هەندێکی بە سلوکی مادیە ئیتر بریندارکردنی جەستەی ئافرەتەکە بێ و هەندێکشی بە سلوکی معنەویە واتە شتەکان بریندارکردنی هەستی و ئافرەتەیە جا ئیتر مێردێتی باوکێتی برایەتی ئیتر بە هەر جۆرێک لە جۆرەکان ئەم توتیژی ئاڕاستە ئەکرێ بەڕەئی من هەردووکی زۆر مشەدەدە هەردووکی لە کەسایەتی ئافرەت ئەدا بەڵام ئەوەی کە زۆر گرنگە توندتیشی معنەویە زیاتر ئەوانەی کە لەسەر هەست و دەرونی ئەو ئافرەتە دروستە بێ ئەمە ژوایلی ئەکا بەرەو هەنگاوی تر باڵنەر بێ چونکە ئەم شتە لە ناخی ئەم ئافرەتە پەنگە خواتەوە ڕەنگەداتەوە هەنگاوانەیە بۆ شتیکە توندتیشی هۆکاری زۆرە یەک لەوانە من ئەیگەڕێنمەوە بۆ ناوەندە بچووکەکەی کۆمەڵگەکە خێزانە چونکە بتانێ و نەتانەوێ ئێمەی تاک ئەگەر پیاوە بینیا خۆ ئافرەت تەمسیلی خێزانەکەی خۆمان ئەەکەین فەلەبەرەوە هەتاوەکو خێزان سەقامگیر بێت توندتیژی کەمترە چونکە ئافرەت ئەگەر باسی ئافرەت بکەین هەتا کچە لە ناوەندی خێزانەکەی خۆیاتی وجا ئەگەر خێزانەکە سەقامگیر بێ جایترەوەی کە لەگەڵ خێزانەکە لەگەڵ یاتی باوکێتی یا برای توندتیژی بەرامبەر نەکە کە چووە ناو ژیانێکی ترکە ژیانی هاوسەرگیری و ژیانی دەروی خێزانەکەی خۆیەتی دڵنیام ئەم ئافرەتە کەسایەتێکی مستەقل بۆ خۆی دروستەکە لە ماڵی هاوسەریە ڕوبڕووی توندتیژی کەمتر ئەبێتەوە بەڵام دوجار ئەو ژینگەی کە زۆر تەسیرێکا لەسەر دروستبوونی توندتیژی لەسەر ئافرەت بەگشتی خێزانەکەیەتی چونکە دوجار کۆمەڵی هۆکارە یەک لەوانە دڵپیسیە یەک لەوانە مەسەلا گومان دروستکردنە لە ئافرەت جایتر دایکە باوکە هەر کەسێکە لەو خێزانە ئەمە وای لێکات بەرەو توندتیژی بەرێت بەرامبەری ڕووماڵ نەکردنی ئەم کەیسانە کە متعلقە بە کوشتنی ئافرەتان بەڕێی من باش نییە پێویست عەلەنی بکرێت چونکە دوجار شاردنەوەی ئەم کەیسانە و مەجرایی قانونی بەرامبەر بە ئەم کەسانە لە چاوی ئەعلام و مەسەلا خەڵک والیەکە بەردەوام بێ لەسەر توندتیژی چونکە دوجار تۆ گەر کەیسێکە بینی یەکلایە بێتەوە لە دادگا و لە هەموو ناوەندی ئەعلامەکانە ئەبینرێ ئیتر ئەمە ئەبێ تا نقطەیەک لەسەر چاوی مجتەمع خەڵک حەزری لێەکە بەڵام ئەگەر نەبینرا و نەبیستران نەمانزانی ئاساری کەیسەکان و کوشتنی ژنان و خوراندنی مافی ئافرەت نەبینرا ئەو کاتە شتەکان یعنی زەقترە بێ و گەورەترە بێ خەڵک شتەکانی لە ئاساییە بێ کۆمەڵی هۆکار ئەگەڕێنمەوە بۆ ئەوەی کە بەردەوام کوشتنی ئافرەتان زیاد بێ یەک لەوانە یەکلایەک نەکردنەوەی کەیسەکان و حەلێکی ڕیشەی بنەبەڕ ئەمە یەک دوو بە سزانەگەیاندنی ئەو کەسانی کە هەڵەسن بە ئەنجامدانی ئەم تاوانە سێ لاوازی دادگاکان زۆر گرنگە و چوار دەستی وەردان لە کەیسەکان چونکە حتا ئێستا کەیسێکی کوشتنە بینی ئەم کەسە لە تەلەڤیزیۆن ئەعلام پیشان ئەدرێت کە ئەم کەسە دەستگیر کراوە بەڵام دوجار نازانی مەسیری ئەم کەسە بەرەوکوێ ئەڕوە ئایا لە زیندان ئەمێنێتەوە یا دوجار لە ڕێگەی تەدەخولاتی شەخسی و مساعداتی ئەم لاو ئەولاوە کەیسەکان بەلاڕێ ئەبرێ ئەو هۆکارانە هەیە بەڕاستی نەبوونی جهتێکی ڕقابی لەسەر دادگاکان کە ئایا ئەو کەیسانەی کە مختصە بە کوشتنی ئافرەتان ئایا گەیشتوتە پلەی بەهات یعنی ئەم مافی ئەم ئافرەتە زەمانەتی کراوە کەم ئافرەتە ئایا دوورنیە کە بەنەحەق کوژرابێ یا مەسەلا لەژێر ڕۆژنایی هەندێک کەیس و چیرۆکی گوماناویە ڕوبەڕووی حاڵەتی کوشتن بۆتەوە بە پێچەوانەوە نییە بەداخەوە ینی جهتێکی ڕقابی فعال نییە ڕێکە لە مجتەماعێکی ئیسلامین هەمیشە دادگاکان کەیس قەزایی متعلق بە ئافرەت متعلق بە مەرئە تۆزێک حەزەر ئەکەن ئیتر ناچنەوە پشتی ئەو کەیسە بزان ئێمە ئافرەتە لەبەرچی کوژراوە بۆچی کوژراوە بەداخەوە تاکو ئەم دەقێش کە قسەکەم کەیسی ئافرەت لە دادگاکانە وەکو کەیسەکانێتە تەماشا ناکرێ دادگاکان خۆیان ئایا متعەمدن خۆی بتوێنێت سلکی قەزا ئێمە ناو حکوومەتی کوردی پێکدە لە سێ سڵتەی تەشریعی تەنفیزی قەزایی بۆ خۆتان نەزانن سڵتەی تەنفیزیەکە ئەنجومەنی وەزیران و وەزیرەکانە سڵتەی قەزایی دادگاکانە وە سڵتەی تەشریعی پەرلەمان و جهەتی تەشریعیە کە ئەم یاسایانە چۆن فعال بکەن سەبارەت بە مساعالەکردنی بکوژانی ئافرەت باشە بەڵام بمانێ و نەمانێ مادەم حکوومەت بەگشتی نەک حکوومەتی کوردی بەگشتی لەو سێ دەستگا و سڵتەیە پێک دێت کەواتە سڵتەی قەزاییش جزئێکە لە دەسەڵات دوجار هەرچمەوە بەسەر ئەو قسەیە ئین تەدەخولات حاکمەکانیش ئەکەونە ژێر تەئسیرات و مەسەلا کۆمەڵێ ئاڕا و ئایدۆلۆژیا ڕەنگە نەتوانن حەقی پێویست بە کەیسانە بدەن کە تایبەتە بە ئافرەت یەکەم هۆکار بۆکەم کردنەوەی حاڵەتە خودی ئافرەت خۆیەتی خودی تاکە ئافرەت خۆی چۆن تەوعیەکان نەهێڵی ڕوبەڕووی توندتیژی بێتەوە چێن ئەوانەی کە توندتیژی بەرامبەر ئافرەتەکەن یا باوکێتی یا هاوسەرێتی یا مێردێتی یا خەڵکانی دەرەوەن کە
شێر بۆ لەگەڵ یا و هاوڕێتی باشە فلەبەر ئەوە یەکەم شت تەوعیەکردنی خودی ئافرەت خۆی جایتر ئافرەت خۆی بەم کار هەڵەسێ خۆی ڕۆشنبیرەکە ئەمە شتێکی ئاسانە عنی سەهلە زۆر کارێکی زەحمەت نییە یاخۆت لە ڕێگەی کردنەوەی خۆل لە ڕێگەی پیشاندانی پانێڵ سمینار و بەشداریکردن لە وەرکشۆپ و کەسانی شارەزا قسەیان بۆ کرد لەم حاڵەتانە ئەوانەی کە توانای خۆ پەروەردەکردنی خۆیان نییە پێویستە ئافرەتانە بەشداری ئەو خولانە بکەن دووهەم هۆکار بۆ کەمکردنەوەی حاڵەتە بەڕێی من مؤسساتی کۆمەلگەی مجتەمەعی مەدەنیە ئەوە زۆر گرنگە ئەوانەی زیاتر ئەو مؤسسات و ئەو ڕێکخراوانەی کە تایبەتە بە ئافرەت و ئیش لەسەر کەیسی ئافرەت و خودی ئافرەت خۆیەکەن ئەوانە ئەبێ ڕۆڵێکی فعالیانە بێ یعنی بداخەوانش ئێستا خەریکە ئەکەونە ژێر ڕکێف و مەسەلا کۆمەڵی تەسیراتی لایەنی حیزبی ئەوانیش زۆر جار ناتوان بە ئاقارێکی زۆر مەزبوط ئیش بکەن خاڵی سێم وسایلی ئەعلامە ئەعلام زۆر گرنگە لە ڕۆشنبیرکردنی ئافرەتە چۆنی ئەعلام ئەم ڕۆڵە ببینێت لە ڕێگەی ڕووماڵکردنی ئەو کەیسانەی کە لەسەر ئافرەت ئەکرێ